پروردگار دفرمي إن الذين يشترون بعهد الله وأيمانهم ثمنا قليلا أولئك لا خلاق لهم في الآخرة ولا يكلمهم الله ولا ينظر إليهم يوم القيامة ولا يزكيهم ولهم عذاب أليم. أوانيك يشترون بعهد الله وأيمانهم ثمنا قليلا بەڵێن و پەیمانیان لەگەڵ خوا بەلایەنەوە هیچ قیمەتێکی نییە و هیچ بەهایەکی نییە. پەروەردگار بەڵێنی لە ئێمە وەرگرتووە عەبدایەتی بۆ بکەین، بەندەی بین، گوێڕایەڵی بین کە هەمووشی بۆ مەسلحەتی خۆمانە. کە تۆ ئەمڕۆ ئەم بەڵێنەی بە پەروەردگار داوتە و لێی وەرگرتوویت، ئەم بەڵێنە بشکێنیت، عەبدایەتی بۆ خوا نەکەیت، پشت لە دینەکەی کەیت، چاوەڕێی ئەم عقوبە گەورەیە بە کە پەروەردگار فەرمووی أولئك لا خلاق لهم في الآخرة أي لا نصيب لهم في الآخرة. ئەوانەی کە پشت لە بەڵێن و پەیمانی پەروەردگاریان دەکەن و حسابی بۆ ناکەن، یا هەر بەڵێنێک بەخوا دەدەیت و دوایی دەیشتێنیت و هیچ حسابێکی بۆ ناکەیت، پەروەردگار دەفەرمێ هیچ نەسیبێکیان لە خۆشی دواڕۆژدا نییە، هیچ پاداشتێکیان نییە لە دواڕۆژ، هیچ ژیانێکی خۆشیان نییە. ولا يكلمهم الله، پەروەردگار قسەیان لەگەڵ ناکات، تووڕەی لێیان. ڕەفیقێکت دەنگت لێ ڕاگرێت و قسەت لەگەڵ نەکات، چەنێ بێتاقەت دەبیت. لەوانەیە واستە بەدەیان کەسکەی کاکە تۆ بڕۆ دوو قسەی خێری لەگەڵ بکە، بۆچی قسەم لەگەڵ ناکە، بۆچی دەنجی لە من ڕاگرتو؟ ئێستا پەروەردگار لا يكلمهم الله، قسەیان لەگەڵ ناکات، تووڕەی لێیان. ولا ينظر إليهم يوم القيامة، هەر نەسەیریشیان دەکات چکە زۆر ڕقی لێیانە. ولا يزكيهم ولهم عذاب أليم، سزایەکی زۆر بەئیشی بۆ دەنان. کێ؟ ئەوانەی بەڵێن و پەیمانەکانیان لەگەڵ خوا بە هیچ دانانن، حسابی بۆ ناکەن، 100 جار بەڵێن بەخوا دەدا دەیشتێنێ، حسابێکی بۆ ناکات. وأيمانهم ئەو کەسانی کە سوێن دەخۆن بە پەروەردگار، دوایی حسابێک بۆ سوێندەکەی ناکات ئابەدەن، کە ئەنەما نەسوێندی خواردووە و نەسوێندی بە مەزنێک خواردووە کە ئەعظەم وأكبر من كل شيء، ئەو خوا مەزنە و گەورە و بەدەسەڵاتە تۆ سوێندت پێی خوارد، ئێستا سوێندەکە هیچ قیمەتێکی نییە لای تۆ، یاخود بە درۆ سوێند بەخوای پەروەردگار دەخۆیت، ئەوە چاوەڕێی ئەو عقوبە گەورەیەکە.